پیسە لەبەرەوە پیسە بەراز زۆر پیسە ئێرە گوندی بێگەڵاسە بەراز فشاری بۆ هیناوین زەڕی زەر و زیانێکی زۆری بۆ ڕێزەکانمان هەیە بۆ ترێ بۆ تەماتە بۆ خەیار لێرە لەوبەری زەڕی بە تەماتان داوین لێرە بە ترێی بە ناچاری ئەو جیازەم داناوە هیچ شاری نییە ئەگەر بێت و ئەو بەرازە حکوومەت چارێکی لێ نەکا و مشرێک لە بەرازەکان نەخوات بەڕاستی تینی بۆ هیناوین ئەو ڕزەکە بۆ خۆت دەبینی تەماشاکەوەرە چۆن بە کۆمەڵ بە ناوی گەڕاون وەرە تەماشاکە ئەوە ترێکەیە ها تەماشای ئەو ترێ جوانە وێرانی کردووە هەر ئەرمێکی کە ئەو بەرازەی دەگەنە سەرێ ینی یەک شتیش بەسەر یەشتیەوە ناڵیت بەڕاستی بەس ئەوەی ماوەتەوە بە ناچاری بەجێبێڵن و هیچی لەگەڵ ناکرێ یەکشتیشی لەگەڵ ناکرێ ئەوە بڕات ناچارین بەجێ بێڵین ئەوەی کە کەمێک پێشوە بێڵێت بەکەڵک خواردن و بە بازارکردن نامێنێت ناوەڵە ناو گونا ئەو ترێ ئاوا بە بازارکەی و بیدەی بە خەڵک و بیفرۆشی پیسە لەبەرەوە پیسە بەراز زۆر پیسە دو-سێ ساڵ پێش ئێستا خۆ ئاگای لێە هەرچەندی بڵێ ترێی دەگرت ماشەڵڵا ترێکی ئەوەندە جوانی دەگرت ئەوەندە جوان بوو سەر و بنی دەهات لە زۆریان ئێستا دو-سێ ساڵە پێ فێر بووە ینی یەشتی ناڵتەوە ئەوە من شەو ڕۆژ لێرەکان لە ناومی ئەو جیازم بۆ داناوە شەوانە لە نێوی دەمێنمەوە وە تۆیش دەرەقەتی ناین ڕێژەی بەرازەکان بێحەد و حیساب زۆرە وەک ئەوەیە کە نەشی خوا وەک ئەوەیە مێگەلێکی زۆر گەورە بە ناوی بگەڕێت زگە لەوەی کە بیخوات زەڕی پێدەدات مەسرفێکی زۆر لێ دەکەین بە چێڵان و بە بڕین و بەو شێوەیە دەیچێڵن دەیبڕین مەسرفێکی زۆر لێ دەکەین تەماشاش دەکەی ئەوە بەربوومەکەیەتی یەشتی پێوە نیێشتووە کۆنتترۆلی کردووە هەمووی خواردووەوەی کێ خواردێت بێلەزەتی کردووە و لە ناوی بردووە دنا ئەگەر مەسەلا ئەو بەرازەنە بە ئەمە ساڵانە بەدەیان تەن ترێن هەناردەی شارەکان کردووە و سلێمانی هەولێر و ئەو شوێنانە ترێ باشمانە بووە بەڵام دو-سێ ساڵە ڕێژەی بەرازەکان بێحەد و حیساب زیادی کردووە هیچ دەسەڵاتێک نەماوە لەگەڵ بەرازی بەناچاری ڕێزەکەمان خۆڕایی کراون.